I, George Herbert Walker Bush, جۆرج هێبەرت وۆکەر بۆش سەرۆکی پێشووتری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە بە بۆشی باوک ناسراوە شەوی ڕابردوو لە تەمەنی 94 ساڵیدا لە ماڵەکەی خۆیدا لە هیوستۆن کۆچی دوایی کرد. بۆش کە لە ساڵی 1989 تا 1993 سەرۆکی ئەمریکا بووە لە ماوەی چەند مانگی ڕابردوودا بەهۆی نەخۆشیەوە چەند جارێک ڕەوانەی نەخۆشخانە کراوە. هەواڵی کۆچی دوایی بۆشی باوک لەلایەن جۆرج دەبلیو بۆشی کوڕەوە بڵاوکرایەوە کە بە ناوی خۆی و خانەوادەی بۆشەوە هەواڵەکەی بە جیهان ڕاگەیاند. بۆش لە بەیاننامەیەکدا کەوتەبێژی بنەماڵەکەی لە تویتەر بڵاوی کردوتەوە بە ناوی خۆی و ئەندامانی خێزانەکەیەوە دڵتەنجی دەربڕیوە و ئاماژەی بەوەش داوە کە بۆشی باوک خاوەن کەسایەتیەکی گەورە بووە و لەو باوکانە بووە کە هەموو منداڵێک هیوای بۆ دەخوازێت. بۆشی باوک لە دوای قۆناغی جەنگی ساردا بەرامبەر رووسیا سەرۆکایەتی ئەمریکای کرد. دواتر لە ساڵی 1991 هاوپەیمانیەتێکی نێودەوڵەتی لە 32 وڵات پێکهێنا بۆ جەنگی یەکەمی کەندا و دەرکردنی سوپای عێراق لە کوێیت. بۆش کە بەهۆی زیادکردنی باجەوە هەلی برنەوەی دووەمین گەڕی سەرۆکایەتی وڵاتەکەی لەدەستدا بەراورد بە سەرۆکەکانی پێشخۆی ماوەیەکی زیاتر لە پۆستەکەی دامایەوە کە 4 ساڵ بوو. بۆشی باوک کە سەرۆکی ژمارە 41 ئەمریکا بووە بەرلەوەی بگاتە کۆشکی سپی چەندین پۆستی تری سیاسی وەرگرتووە لەوانە ئەندامی کۆنگرێسی ئەمریکا، نوێنەری ئەمریکا لە نەتەوە یەکگرتووەکان، سەرۆکی پارتی کۆماری، بەڕێوەبەری ئاژانسی هەواڵگری و جێگیری سەرۆکی ئەمریکا بۆ ماوەی 2 ساڵ. پێش هەموو ئەمانەش بۆش لە جەنگی دووەمی جیهانیدا وەک فڕۆکەوان بەشدارێکی کارای کردووە. جۆرج بۆش باوکیاریەکە لە جۆرج دەبلیو بۆش سەرۆکی پێشووتری ئەمریکا و جێب بۆشی حاکمی فلۆریدا بووە کە ئەمەی دوایی لە هەڵبژارنەکانی 2016 ئەمریکادا نەیتوانی متمانەی کۆماریەکان بۆ کاندیدکردنی لە هەڵبژارنەکانی سەرۆکایەتیدا بەدەست بهێنێت. هاوکات کۆچی دوایی بۆشی باوک دوای ئەوە دێتکە لە 17 نیسانی ئەم ساڵدا باربارا بۆشی هاوسەری لە تەمەنی 93 ساڵیدا کۆچی دوایی کرد.